لەسەرم پرسە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ڕێناس جانۆ ئەنجامی پێشووی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش. پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دەرکردنی هێزی هاوپەیمانان لە عێراق ماوەیەکە کەوتۆتە بەرباس بە تایبەتی لەسەر داوای چەند لایەنێکی شیعە، بەڵام ئەمەوێ دیدگای هەرێمی کوردستان لەم بارەوە ڕوونە. پێتان وایە ئەم بابەتە تا چەندە لە بەرژەوەندی عێراق و لایەنەکانی دیکەدا دەبێت؟ بەڵێ زۆر سپاس گوڵەباخ، خۆشباش بوو تۆ بینەرانی کوردستان 24. حقیقت من نامەوێتن ئەم بابەتە قەتیسی بکەینەوە بە پەرژەوەندی هەرێمی کوردستانەوە، چونکە بابەتەکە خۆی لە خۆیدا هەموو عێراق بەخۆیەوە دەگرێتەوە. ئەوەندەی سونەکان پێویستیان بەمانەوەی هێزی هاوپەیمانانە، ئەوەندەی شیعەکان پێویستیان پێیە، ڕەنگە کوردەکان دوای ئەوانە بێن لە بۆ ئەو داواکاریە و لە بۆ ئەو پێویستیە. ئێمە دەبێدان بەوەدا بنین کە ڕەوشی عێراق لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی و ئەمنی و عسکەری و تەنانەت ئابوووریەوەش ڕەوشەیەکی سەقامگیر نییەوە. هەبوونی ئەو هێزی هاوپەیمانانە لە ناو عێراقدا ئەکید هۆکاری خۆی هەبوویە. ئەم شوویە ئەم خۆ نیشاندانە، ئەم خۆ پیشاندانەی کە ئێستا هەندێک لایەنی هەڵچۆی ناو عملیەی سیاسی نیشانی دەدا یان عەرزی ئێمەی دەکا، پێگومان ئەوەی یەکەم جار نییە، ینی یەکەم داواکاری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان یاخود بڵێن پێشتر هێزی ئەمریکی لەشکری ئەمریکی لە ساڵی 2008ەوە دەستی پێ کردووە لە سەردەمی ئۆباما، باراک ئۆباما. دوای ئەوەش لە ساڵی 2011 لە سپتەمبەری ساڵی 2011 زۆر داکۆکییان کرد کە جەدوەلە یاخود پرۆگرامینکێک لە بوو چوونیتی کشانەوەی ئەو هێزانە بکرێتە. لە سپتەمبەری ساڵی 2011 بڕیاروا بۆ لەگەڵ کۆتایی هاتنی ئەو ساڵایە هیچ ئەندامێکی یاخود هیچ لەشکرێکی ئەمریکی لەوێ نەمێنێتەوە. نیقاشەکان لەسەر ئەوە بوون ئەو هێزانەی کە ڕاهێنان بە هێزە عێراقیەکان دەکەن چۆن دەتوانن حەسانیان یاخود پارێزبەندیان بۆ دروست بکرێتن و بیان پارێزن لە هێرشەکانی لایەنە تیرۆریستەکان لە عێراقدا. دوایەوە بینیومان ڕۆداوێکی زۆر گەورە ڕوویدا ئەوش هاتنی چەکدارەکانی داعش بوو و سقۆتکردنی یەک لە سەرسەی خاکی عێراق لەسەر دەستی ئەوانە. ئەمە بۆ هۆکارێکی تر کە دیسانەوە عێراقیەکان داوا بکەن کە هێزی هاوپەیمانی ئیتر بە سەرۆکاتی ئەمریکا بێتەوە ناو عێراق. ئەوەی ئێستا ئێمە دەبینین کە لە ناو عێراقدا هەیە هێز ئەمریکیەکان لەسەر داواکاری عێراقیەکان بووە. ئێستش ئەوانەی کە داوا دەکەن بەداخەوە هەموو عێراقیەکان نین، بەشێکی دیارکراوی عێراقیەکانن کە دەزانین هەندێک ئەجندای دییان لە پشتەوەیە. بەڵێ دکتۆر ڕێناس لە دوای چاوپێکەوتنیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کەناڵی NBC ئاماژێ بەوە کرد کە بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق پێویستە لە بەرەوەی هێشتا عێراق توانای پاراستنی ئەو ئاڵنگاریانەی نییە یا ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی نییە بۆ نمونە مەترسیەکانی ترۆر. پێتان وایە لاگەری کشانەوە هێزەکانی ئەمریکا عێراق دەتوانێت خاک و ئاسمانی وڵاتەکەی بپارێزێت؟ بەڵێ زۆرم پێ خۆش بۆ ئەم پرسیارەت کرد بە حەقە، چونکە متابعی دیدارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕێز کاک مەسعود بارزانیمان کرد. بە حەکمی کارکتەرە ئەمنیەکە دوربینیە مخابەراتیەکە ژیانی لەگەڵ واقعی ئەمڕۆکە لە کوردستاندا ڕەنگە لە هەموو ڕێیەکان سەدیدتر و ڕاستتر و باشبینتر ڕێی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بیتم بۆ ئەم دۆخەیە، چونکە بەڕاستی ئەوەی جەنابیان دەخوێنێتەوە هەندێک ئاڕای واقعی و منتەقینە عەرزی هەمووی دنیای کردووە کە فعلەن عێراق هێشتا نەیتوانیوە وەکو پێویست خۆی لەسەر پا بگریتن و بتوانیتن بەرگری و بەڕەوانی لە خۆی بکاتن لە کاتێکدا کە چاردەورەی عێراق ڕەنگە هیچ خەڵکێکی تێدا نەبیتن کە خێری عێراقیان بوێتن، بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر گواشتنەکان زیاتر فشارەکان دەکەونە سەر ئەم وڵاتەیان ئەم دەوڵەتە. لە لایەکی تریشەوە واقع ئەوەمان پیشان دەدەتن کە لە ناوخۆدی هێزە سیاسیەکانی عێراقی ئێستا بەشێکی دەرچووی لە یاسا، بەشێکی ناکۆنتڕۆل کراو، بەشێکی کە بڵێن لە دەستی حکوومەتدا نەبیتن، هەندێک مەفاسڵی دەوڵەتیان لە دەستە ناوە بە ناوە تەهدیدی لایەنەکانی تر دەکەن، وڵاتەکانی تر هێرش دەهێننەوە سەر عێراق.
با ئەمە زۆر وازا بێن هێرشەکانی تورکیا بۆ سەر عێراق، هێرشەکانی ئیران بۆ سەر عێراق، بۆ سەر بە هەولێر، بۆ سەر بڵێم باشووری کوردستان یاخود باکووری عێراق، ئەم هێرشانە هەمویان هۆکارێکن کە ئێمە بیری لێ بکەینەوە بۆ پێویستیمان بە هەبوونی ئەو هاوپەیمانیە. بابەتێکی تری زۆر گرنگ گوڵە باخان ئەوەی ئێمە کە باسی تیرۆر دەکەین ئێمە باسی تیرۆرستان ناکەین، ئەزانی دوشتی لە یەکتر جیاوازن. بیرۆکەی تیرۆر لە ناو عێراقدا چونکە عێراق زمینەیەکی سازە بۆ گەشەکردنی ئەم بیرۆکانە، چونکە عێراق ململانەیەکی تائیفی خراپی تێدایە، چونکە ئەوانەی لە دەسەڵاتن بە شێوەیەک لە شێوەکان بەولایەدا دەبن، چونکە ئەوانەی لە دەسەڵات نین بە شێوەیەک لە شێوەکان بەولایەدا دەبن. ئێرەن زمینە سازی عێراق بۆ سەردانەوەی تیرۆر گرنگ نییە ناوی تیرۆرستەکان چیە. ئەمڕۆ دوینێ ناوی تیرۆرستەکان داعش بۆ بەش ئەو کارانە ئەمڕۆ هەندێک میلیشیات دەکەن لە ناو عێراقدا کاری تیرۆریستینە. ئیدەن ئێمە باس لەوە دەکەین کە پێویستی هەبوونی ئەو هێزانە لە بۆ ئەوەیە کە بتوانیتن بەرگری لە خەڵکی عێراق و خاکی عێراق بکەتن بەرامبەر بیرۆکەی تیرۆر کە لە ناو عێراقدا هەیە. دکتۆر ڕێناس کاتی خۆی کە هاوپەیمانی نێودەوڵەتی هات ناڕاقەوە و ئەمریکا بە تایبەتی سەرکردایەتی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش بوو لە 2014 و بە فەرمانی بەڕێز سیستانی گروپەکانی حەشدی شعبیش هەر بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دامەزران. بەڵام ئێستا ئەو گروپە چەکدارانە لە ناو خاکی عێراق شەڕی ئەمریکا دەکەن. پێتان وایە ئەم هاوکێشەیە چۆن بەو شێوازە گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ چی دەگۆڕێت؟ ئەزانی ئەمن زۆر بە پێویست دەزانم، ینی هەندێک تەوزیحاتی یاسایی و هەندێک تەوزیحاتی ئاشکرا لەلایەن دەستەی هەیئەی شعبی لەلایەن بەڕێز فالح فەیاضەوە هەبێتن بۆ ئەوەی ئەو تێکەڵبوونەی ئێستا دروست بووە لە بینی میلیشیاتەکان و لە بینی هێزەکانی حەشدی شعبی من بە تێکەڵبوونێکی باش نابینم، بە تێکەڵبوونێکی گەشتبی نابینم لە داهاتوودا. ئێستا تێکەڵکێشەیەک هەیە هەندێک لەو هێزانەی کە جار بەجار خۆیان چۆن بڵێن پایەکیان لە ناو حەشدی شعبیە، پایەکی تریشان ناوی خۆیان ناوە مقاومەتی عێراقی و مقاومەت نازان مقاومەتی چ دەکەن بەڕاستی، ینی شتێک لە عێراق نییە لە دەرەوەی ئیرادەی عێراق بیتن بۆ ئەوەی مقاومەی بکەن یاخۆت خۆیان حساب دەکەن بەشێک لە محوەری مقاومەی گشتی. لە محوەری مقاومەی گشتیش نازانم ڕۆلی عێراق چیە یان شوێنەکەی لەسەر خاریتەی ئەم مقاومەت چیە، چونکە ئەوەی لە عێراقدا هەیە چۆن عەرەبەکان دەڵێتن ئەوەی لە عێراقدا هەیە بەشی عێراق دەکە لیفینیم کەفینی، ینی عێراق بەشی خۆی مەشاکلی هەیە، عێراق بەشی خۆی نەداری و دەردەداری هەیە. چ پێویست دەکە ئەمن مەشاکلی زیاتر بهێنمەوە ناو سنووری عێراق؟ چ پێویست دەکە ئەمە ببمە بەشێک لە مەشاکلی گەورەتر کە خودی عێراق خۆی بێبەش نییە لە مەشاکلی ناوخۆیی خۆی؟ ئەمە دەبێتن هەگەر داواکاریەکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بیتن دەبێت داوای ماوقفێکی هەندێک وازەح و زڵال لە حکوومەتی مەرکەزی بکەین. ئەگەر حەشدی شعبی وەکو هێزێکی ناسرا و هێزێکی ڕەدیف هێزێکی شانبەشانی هێزەکانی عێراق ناسراون، دەبێت حەشدی شعبی تەوزیح بدەتن بڵێتن ئەمانە فەسایلەکانی ئێمە لە دەرەوەی ئەمانە کەس ڕەبتی بە ئێمەوە نییە، چونکە هیچ منطقێک نییە تۆ بڵێ ئەم حەشدی شعبین و هەندێک فەسایلی تری شەبن کە ئێمە بە فەسایلی تیرۆریستی دەزانین بەسەراحەت ئەوەی هێرش بکەتە سەر فڕۆکەخانەی هەولێر بە دەرۆن تیرۆریستە، ئەوەی خەڵکی بێگوناحی کورد لە هەولێردا بە موشک و ڕۆکێت بکوژی تیرۆریستە. ئێمە ئەوانە بە تیرۆریست دەزانین ئەوانەی هێرش دەکەنەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان، سەر قەوارەی هەرێمی کوردستان، سەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان، ئەوانە تیرۆریستن. ئەوجا دەبێت تەوزیحێک هەبیتن کە بڵێن بەڕاست ئەمانە لە دەرەوەی ئیتاری ئێمە بۆ ئەوەی ئێمەش بزانین چۆن معامەلە لەگەڵ ئەم هێزە تیرۆریستیانە دەکەن کە مەترسیان لەسەر هەرێمی کوردستان هەیە. زۆر باشە دکتۆر ڕێناس، ئەمریکا قەت نەیوتوە کە دەکشێمەوە لە عێراق، بەڵام لە ئەگەری کشانەوەی ئەو هێزانە و ئەمریکا ئەم گروپە چەکدارانە ئایا بەهێز نابن؟ جێگرەوەی ئەم هێزانە چی دەبن لە داهاتوودا؟ مەترسیەکانی بۆ سەر عێراق چی دەبێت لە کاتێکدا لە دەرەوە یاساکانی عێراق ئێستا خەریکن چالاکی دەکەن؟ من باوەڕ ناکەمەوە ماوەیەکی زۆری شتەنەما بیستووە کە چالاکی سەربازی بە معنای چالاکی سەربازی چالاکی شەر لەلایەن هێزەکانی ئەمریکاوە ئەنجام درابیتن لە عێراق، بەڵام ئەوەی ئەنجام دەدرێتن زیاتر بەستراوتەوە بە بابەتە لوجستیەکان کە پێشکەش بە جەیش عێراقی و هەروەها بە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن. ئەم پێشکەشکردنی دامی لۆجستی و هاروکاری لۆجستی لە بۆ هێزەکانی پێشمەرگە و لە بۆ هێزەکانی جەیش عێراق شتێک نییە کە ئێمە ئێستا لی بێمنەت ببین، کە ئێستا لی تێر ببین بڵێن
بەڵێ ئێمە توانیمانە هەموو هێزەکانی خۆمان ڕابهێنی لەسەر بەکارهێنانی چەکە نوێیەکان فڕۆکە نوێیەکان بڵێن سەواریخە نوێیەکان دەتوانین بەرگری لە خۆمان بکەین منەتمان بە هێزەکانی ئەمریکا نییە ئەمە شتێکی ڕاست نییە ئەگەر ئێمە وا بڵێ بۆیەش ئەوە ماوەیەکی زۆرە هێزە ئەمریکەکان زیاتر کاری لۆجستی پێشکێشی هێزەکانی لەشکری بە هەموو پێکهاتەکانەوە دەکەن لە عێراقدا ئێستش ئەوەی دەیکەن هەمان ئەم کارەیە بۆ داهاتوش حتمما ئێمە پێویستیمان بەوە هەیە لە کاتێکدا کە عێراق ینی هێشتان پرچەک نەکراوە تەنانەت بە منزومەی دژە موشەکش بەینی هێرشێکی دژە موشک بێتەوە سەر عێراق ئەوەی کە بینیمان لە هەولێر دروست بۆ کە منزومەیەکی دژە موشەکت نەبیتن چۆن دەتوانی بەرگری لە خۆت بکەی لە هێرشی موشەکەکان طبیعی کە تو داوای منزومەیەکی لەو شێوەیە دەکەی پێویستیت بەڕاهێنان دەبیتن لەسەر ئەم منزومەیە پێویستیت بە لۆبیەکی عسکەری دەبیتن کە باوەڕت پێ ببەخشیتن بتوانیتن ئەو منزومە موشکیە خود دژە موشکیە پێشکەشت بکەتن لە داهاتوودا بتوانی بەکاربینی بۆ مەبەستێکی باش و خاوێن نەک بۆ مەبەستێکی خراپ ئەمن زۆر باشم لە بیرە کە کاتێک شیعەکان پرسیاری ئەوەیان دەکرد گوڵە باغدایانگۆ بۆ میلانوەکان دەگەنە دەستی پێشمەرگە ناگەنە دەستی حەشدی شعبی ئەو کاتە ئیگهارد برۆزێ سەفیری ئەڵمانیا بوو لە عێراق زۆر بەوازەحی جوابی دانەوە وتی ئێمە میلانوەکان بۆ پێشمەرگە دەنێرین چونکە دەزانین میلانوی ئێمە لە دەستی پێشمەرگە بەداعش دەکەوێت بەڵام لە دەستی هێندێکێزی دەرەوە لە قانون ئێمە نازانین بەکوێ دەکەویتن یاخود بۆ چ بەکاردەهێنن ئێستا هێزە ئەمریکیەکانش ناتوانن ئەو سیقە بیدەن بە هەموو لایەنێک لە ناو عێراقدا و بتوانن ئەو چەکە بیدەنە دەستیان و بە کەیفی خۆیان بەکاربێن بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕێناس جانۆ ئەنجامی پێشووی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24 بووی